کۆبنەوەی نوێنەری جوتیارانی سنووری خورمات و ناوچەی داوێیە لەگەڵ ئیداری قەزا و فەرماندەی هێزەکانی عێراق لە سنوورەکە بۆ چارەسەری بربەستەکانی بەردەم جوتیاران لە بازگەکانی هێزە عێراقیەکان. لێسێوەدا کاتی درە و دیرونەی گەنموجۆیە هاتیمان لەگەڵ بەڕێز قایمەقام و مەڵبەندی دووز نوێنەری بەڕێز دکتۆر مەلا کەریم مان کرد و هاوردمانێنە قایمەقام لەگەڵ قاید عملیاتە قسەمان کرد و کێشەکان بۆمان چارەسەر کرد و لاشتی قاید عملیات بەنەما منسترم بوغدامە پارم پەکلام لە کۆبوونەوەکەمان کێشەکانمان خستە ڕوو فەرماندەی هێزەکانیش بەڵێنی چارەسەرکردنی ئەو کێشانەیدا کە لە بازگەکاندا بەرۆکمان دەگرێت. ئیندیکە حەڵدە خوتایداندا ئەگەر خوتە ماشەمە تەسمێ دەبێت. بەڵێ ئەو سەیتەرانەی ژوور دووزەوە یعنی نیانێڵا ئاژەڵ و دوورینە گەنم و جۆ بێتە ناو دووزەوە ئێمە دانیشتین لەگەڵ قاید عملیات و قایمقام دووزە وتمان شتێوە هەیە وتی ئێمە قرارمەدا لەبەر ئەوەی قرامە 15 سەر ئاژەڵ لە 15 سەر ئاژەڵ بەسەرەوە قبول ناکەن. نوێنەری نووسینگەی جێگری فراکسیۆنی یەکێتی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ چارەسەری کێشەی جوتیاران ئامادەی کۆبنەوەکە بوو. ئەمڕۆ مناقەشەی ئەوە کراکە لەمڕۆ بەدواوە سەردانی دایرەی کشتتوکاڵی دووس خورماتوو بکە بۆ ناونووسین و دایرەی کشتتوکاڵی دووس خورماتوو ئەو ناوانە کاتە لیستێک و بە پاڵپشتی و بە هەوڵی بەڕێز دکتۆر کەریم شکور جێگری سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو لیستە دەبرێتە وەزارەتی بازرگانی عێراق و موافقەتی بۆ وەرەگرێت تاکو ئەوانەیش چارەسەری ئەو جوتیارانە بکرێت کە پلانی زراعیان نییە. قایمقامی خورماتوو لەسەر ئەنجامی کۆبنەوەکە لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند فەرماندەی هێزەکان بەڵێنی چارەسەری کێشەکانی داوە. وأي ابتزاز ما يقبل بس بنفس الوقت هاي الأوامر انتفت الحاجة بڕیار درا هیچ سوکایەتی و سەرانە وەرگرتنێک قبول ناکرێت بە بڕیاری فەرماندەی هێزەکانی خورماتوو هەروەها هەموو ئاسانکاریەک بۆ گواستنەوەی بەروبوومی جوتیاران دەکرێت بە پێی یاسا و ڕێنمایەکانی وەزارەتی بازرگانی و کشت و کاڵ تەنانەت گوندەکانی قادرکەرەمیش دەتوانن بەروبوومیان بهێنن بۆ سایلۆی خورماتوو بۆ بژێوی ژیانیان. داخل حدودنا يجيب للمدينة للولاية يبيع ياخذ فلوسه يروح يمشي عائلته. ناڕازایی جوتیاران لە بازگەکانی عێراق ڕێگریکردن و سەرانە وەرگردنە لەم کۆبنەوەشدا بەڵێنی چارەسەری کێشەکان دراوە لەلایەن ئیدارەی شار و فەرماندەی هێزە چەکدارەکانی سنوورەکەوە. کەروان حەبیب، کورتسات نیوز، خورماتوو.